یاسای ڕۆژنامەگەریدا مۆڵەتی نێشتۆ تەبعاً هەرچەندە تەلەڤیزیۆن جیاوازە دەڵێ مۆڵەت لەژێر دەسەڵاتی وەزارەتی ڕۆشنبیریە، بەڵام دوای ڕەزامەندی وەزارەتی ناوخۆ ئەوەی شکارێتی زۆر دروستەکە. دوو ڕسوماتێکی زۆر دانراوە لە مادەی حوت، سەتەلایت 40 ملیۆن دینار، تەلەڤیزیۆن 20 ملیۆن دینار، ڕسوماتی کۆمپانیاکانی پەخش 30 ملیۆن دینار. ئەم لێدانە لە میدیای ئازاد کە ناتوانێت ئەو بڕەپارەیە بدات، بەشێک لە میدیاکان ناتوانن ئەو بڕەپارەیە بدەن. لە مادەی 4 بڕگەی 4 باز لە پەنابردن بۆ ناوزڕاندن جنێودار بێزارکردن دەکات. کەس نازانێ مەبەستی لە بێزارکردن چییە، ئەم چەمکانە تەفسیری جیاواز هەڵەگرێ. لە مادەی 4 بڕگەی 7 باز لەوە دەکات پێوەرەکانی ناوڕۆکی میدیایی فەرمانگەی میدیا و زانیاری سەر بە حکوومەت هێرێم دەری دەکات. ئەمە کێشەی گەورەیە، واتە حکوومەت بە میدیاکان هەڵە چی بکەن و چی دابەزێنن. لە مادەی 11دا لە مادەی 11 دەڵێ بۆردە دروست دەکرێت لە نوێنەرانی وەزارەتی ناوخۆ ڕۆشنبیری و فەرمانگەکانی میدیا و زانیاری بۆ جێبەجێکردنی ئەم ڕێنمایانە، واتە حکوومەت خۆی ڕێنمایەکە بەسەر ڕۆژنامەنووساندا جێبەجێیەکە. لە مادەی 12 بڕگەی 12 دەڵێ ئاشکراکردنی دوکۆمنتی حکوومەت مۆڵەتی بڵاوکردنەوەی گشتی نەبێ، واتە لەمەوە دوا نابێ هیچ بەڵگە و دوکۆمنتێکی حکوومەت بڵاو بکرێتەوە. هەموو ئەوانەی گەندەڵی و خراپەکاری ناو حکوومەت نابێ بڵاو بکرێتەوە، معقول نییە حکوومەت لەگەڵەوە بێ. لە یاسای ڕۆژنامەگەریدا ڕۆژنامە قەدەغە ناکرێ و دەستی بەسەرا ناگیرێ، بەڵام لەم ڕێنمایەدا وەزارەت ما بەخۆی دەدا هەر لە ڕاگررتنی کاتیەوە کاتی دووبارەبوونەوەی سەرپێچی مافی درێژکردنەوەی ڕاگررتنی دەدات، مافی ڕاگررتنی دەدا بەخۆی تا دەگا بە لیستی ڕەش، واتە وەزارەت ڕێگە بەخۆی دەدا میدیاکان لە هەر ڕوویەکەوە تەکنیکی بێ یان لە ڕووی ناوڕۆکەوە گەر سەرپێچی بکە لیستی ڕەشیان بۆ بکاتەوە. ئەنجومەنی وەزیرانیش گشتاندن بۆ هەموو وەزارەتەکان دەکا تاوەکو هیچ مامەڵەیە لەگەڵ و کەناڵانە نەکا بۆ ماوەی 1 ساڵ. لە یاسای ڕۆژنامەگەریدا ڕۆژنامەگەری ئازادە هیچ سانسۆرێکی لەسەر نییە، ئازادی ڕادەربرنی و بڵاوکردنەوە بۆ هەموو هاوڵاتیان دەست بەسەرە لە چوارچێوەی ڕێزگرتن لە ماف و ئازادی تایبەتەکانی تاکەکان و ژیانیان بەپێی یاسا و پابەندبوون بە ئیتیکی ڕۆژنامەگەریەوە. بەڵام ڕێنمایەکە چەندان سانسۆر و مۆنیتەرینگی لەسەر میدیا داناوە، لەوانە وەزارەتی ڕۆشنبیری لە بەڕێوەبەرایەتی چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەت دەسەڵاتی دادوەری داواکاری گشتی فەرمانگەی میدیا و زانیاری. لە یاسای کاری ڕۆژنامەگەریدا مۆڵەت زۆر کە چەند کلاسیکین پاشان سزاکان زۆرن، هەر بابەتێ هاندانی تێدا بێ بۆ دووبەرەکی لە نێوان توێژەکان، بڵاونەکردنەوەی بابەت و وێنە کە هانی کردداری تونگوتیژی و تیرۆر و تاوانکاریدا یان سوکایەتی بە کەس و ئاین و ئاینزا و مەزهەب و سمبولی نەتەوەیی و نیشتیمانی بکرێ. بڵاوکردنەوەی ئەو بابەتانەی دەبنەوە هۆکاری تێکدانی کللتور و دابوونەریت و ئادابی گشتی، بڵاونەکردنەوەی دانیشتنەکانی دادگا، کۆبوونەوە داخراوەکانی پەرلەمان، بڵاونەکردنەوەی ئەو بابەتانەی کە کەسێک لەکەدار دەکات یان نهێنی ژیانی کەسی ئاشکرا دەکات، هەر بابەتێ ناوزڕاندن و سیمبولی نیشتیمانی لێ بکەوێتەوە بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ. ئەمانە هەموو چەمکەلاسیکانن کە لە ناو پرۆژە یاساکە هەیە و ئێمە سەرنج و تێبینیمان خستۆتە ڕوو لەبارەیەوە. ئێستا بەداخەوە بابەتەکە بەرەو خراپترین ئەچێ و هەنگاوێک ئاراستەیەک هەیە بۆ بەرەو دواوەبردننی ئەم پرسە کە زۆر ترسناکە و هەر وڵاتێک دەست برا بۆ ئازادی ڕۆژنامەگەری دەسەبرێ بۆ هەموو شتێکی تری. خاڵی دووهەم لە ڕاستیە وەکەڵە ئێستینباتە لە خاڵی یەکەمەوە کە ئەویش باسی ئازادیە کە لە وڵاتی ئێمە بەداخەوە لە هەرێمی کوردستانە ماوەیەکی کەم نییە کە پرسەکان بەرەو دواوەچێت. پرسی ئازادی بە گشتی بە شێوازی جیاجیا لێدرێت، جا لە ژێر چەتری گرتنە یاخود بە شێوازی تر و دروستکردنی هەیات، یاخود ئەوەی کە کاک ڕەحمان باسی کرد یاسای ئەلکترۆنی و دەرکردنی یاسای ئەلکترۆنی، یاخود بە شێوازێکی تر کە هەمومانی بینین کە بریتیە لەوەی ڕۆژنامەنووسان سزا ئەدرێن محاکەمە کرێن بە یاسای خراپ بەکارهێنانی میدیای ئەلکترۆنی، کە ئەمەشیان خۆی بۆ خۆی
وەک بڵێ کەلێنێکی گەورەیە کە لە یاساکانی و قۆزراوەتەوە ئەکرێتە بار و تەوقێک بەسەر ڕۆژنامە نووسانەوە. خاڵی سێ من بەڕاستی من ئەمەوێت لە دیوێکی ئابووری و قسە لەسەرم بابەتە بکەم، هیوادارم هەمووتان هاوڕابن لەم بابەتە کە ئەویش ئەوەیە حکومەتی هەرێم حکومەتێکی دەستوریە، هیچ ئینکاریەک لەوە ناکرێت لە دەستوری عێراقا وەک فیدراڵێت ئەم سیستەمە داڕێژراوە، بەڵام بەداخەوە لە بریەوەی ئەم حکومەتی هەرێمە ئەم دەسەڵاتە ببێتە کار ئاسانکەر، کەمکردنەوەی تەکلیفە لەسەر هاوڵاتی لە هەموو بوارێکە کە بوارە ئابوووریەکەتی هاوڵاتی ئەناڵێنێ، جا لە هاوڵاتیەکی تاکەوە ببینە تاوەکو بواری میدیا بەگشتی. ئێستاەوەی کاک ڕەحمان ئاماژەی پێکرد لە ئەم هینەی ئەم پارە زۆرەی کە ئەخرێتە سەر میدیا بەشێکی ئەگەر میدیایەک بێوێت تۆمار بێت لەسەر ئاستی هەیە ساڵات ئەبێ لەوێ پارەیەک بدا و ئەبێ لێرەشەوە پارەیەک بدا. بەڕاستی ئەوەی کە ئەکرێت بریتە لە بارگرانیەکی تر بەسەر هاوڵاتیانەوە، بەسەر میدیاوە، بەسەر هەموو بارەکانە. ئەبینین ئەو خەڵکەی کە گلەی هەیە لەسەر مەسەلەن گرانبوونی بنزینێک، هۆکارەکەی ئەوەیە هەموو ئەو زەریبە و کۆمپانیا و خەڵکەی کە هاتوون شتێکی تریان ناو ئاراستەکەەوە بارگرانیەکی زیاتر دروستەکات. جا بۆیە من پێم وایە ئەگەر لە دیوێکی ئابووری شەوسەری ئەم بابەتە بکەین، ئەمە کەلێن و قورساییەکی تر ئەخرێتە سەر هاوڵاتیان بەگشتی و میدیاش بەگشتی و سواسانەکە. حقیقەتەن وەقایعی کوردستان ئمڕۆ غەدرێکی گەورە لە خەڵکەکە، چۆن لە ئەوەکە وەقایعی کوردستان تەمان گۆڤارێکی کە ئەنجومەنی شورا دەریەکە ئەسڵ وایە کارەکانی لەسەر ئەوە بێ لەسەر یاساکان بێ، لەسەر یاساکان خۆتان نەزان لە پەرلەمان دەرەچێت و کاری لەسەر دەکرێت، پەیڕە و لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دەرەکرێت. ڕێنمایی هەندێک پرسی ناوە خۆی ناو خودی وەزارەتەکەیە، ناکرێت لێو بڵاو بکرێتەوە، دەکرێت هەر لە خودی لایخوایان کاری لەسەر بکرێت. بەڵام کە ئمڕۆ ئەو ئاڕاستە یعنی تێکەڵ و پێکەڵک لەم گۆڤارەش کراوە کە بەعدێشی یاسایی تێدا ئەوە ئەکرێت سەرمان لێ تێک چۆ ئێمە یاسامان لە پشتە ئەومان لە یاد نەچێ. ئەم ڕێنمایە ئەسڵ قیمەیەکی قانونی نیە لە بوونی یاسایەوە بابەتە ئەومان، بەڵام ئەمە لەوە ئەترسێن ئەو هەنگاوەی وەزارەتی ڕۆشنبیری ئاساسێک بێت لەوە کە بتوانن یاسای کاری ڕۆژنامەوانی پێ تعدیل بکەن. یەک خاڵ هەیە من تێبینیەکەم هەموو جارێ لەوە دروزە بێ بۆ مۆڵەتدان لەوانەیە زۆربەی خەڵک گرفتی ئەوەی هەبی بێ کە کاتێ مۆڵەت تەقدیمەکە پێشتری جواب بوو ساڵ دو ساڵ وەزارەتی وەزارەتی ناوەخۆ ئاسایشە وەڵامی ناداوە، پرسیارەکە لێرێ باشە ئێستا 90 ڕۆژی داناوە، ئەو 90 ڕۆژە ئەگەر وەزارەتی داخلی جوابی نەداوە چی ئەو کاتە ئێمە وا بزانین ئەوە مەقبول و ئیتر کاری خۆیان بکەن، یعنی ئەوە پرسیارە بەسیتەکەیە کە پێمان ئەڵێ نا ئەمە ئەسڵ تەنها پرسەکە ئەو بۆچی دیوەکەی دی بەجێهێشتووە نەیتوانێت وەڵامی ئەوە بداتەوە ئەگەر ئەوە نەکراوە بۆچی. بۆی وا هەز دەکەم کە ئمڕۆ ئەو کارێکە وەزارەتی ڕۆشنبیریەکە تێکەڵ و پێکەڵەیەکە لە کاتێکە باسی فراکسیۆن شتانەکە بەس لە ئەسڵەکەی بریتە لەوەی کە حەقیقەتەن دەستی بۆ هەموو پرسێش و ڕۆژنامەوانی هێناوە. سپاس. پێم وایە دەمێکە کاری لەسەر کراوە بە تایبەتی لە 3 ساڵی ڕابردووە حکوومەتە زۆر هەوڵیاندام یاسای ڕۆژنامەگەری بگرێتەوە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بتوان دەستکاری بکەن، بەڵام بە حکمیەوەی کە فشارژی زۆر لەسەر حکوومەت و پەرلەمان دروست بوون ناتوانی بۆی بەدیلی ئەم یاسای ڕێنمایان دەستوە. بەداخەوم ئەم ڕێنمایە پێمان دەڵێ کە دۆخی ئازادی ڕادەربەرین واروەها ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بەرەو تونێڵێکی نادیار دەچێتن، بۆیە هەرتیژووە بێ فشار دروست بکرێ بۆ ئەوەی ئەم ڕێنمایە هەر کۆک بتن بتوانێت گۆڕانکاری لەسەر بکرێ. بە تایبەتی ئەمە تێبینمان زۆر لەسەر ئەوەی هەیە کە بە تایبەتی وەزارەتی ناوخۆ ینی هیچ پێم وایە هیچ ئەوەک ناگرێتەوە بۆچی مۆڵەت بگرێتەوە وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ناوخۆ مۆڵەت بدرێتە ئەو ئەکاوێنت و یان ئەوانی کە غەیری تەلەڤیزیۆن و رادیۆ و ڕۆژنامە، ینی پێم وایە ئەمە ئۆکوبەریان کە لەمچەکردنی وانەیە بەداخەوە ینی هەرچێک چکە ناکرێت هەربەتە زۆربەی ئەو پەیزانەی کە سەر بە دەسەڵاتن وەزارەتی ناوخۆ مۆڵەتیان پێدەداتن کە بە واستە چ لە سلێمانی و چ لە هەولێر بەداخەوانی کە وەکوبەریان سەر بە دەسەڵات نین ئەوانە دەست کە لەمچاکرێن بۆ ئەوەی کە نەتوانن پەیامەکەی خۆیان بگەینێن.
بەخاڵە تر زۆر گرینگە ئەوەیە زۆر سەیرێت و ڕۆژنامەنووس لەسەر گەندەڵی شتێک بڵاو بکاتەوە بچی موافقەی محکەمە داد بێنێتن لە کام وڵاتی دنیادا و شتە هەبووایە پێم وایە ئەمە سەروبەرێکی زۆری پێوە دیارە و ئەبێ بە زووتری کات فشار دروست کرد بۆ ئەوەی ئەم ڕێنمانە جێبەجێ نەکرێتن و زۆر سەیرە میدیای زانیاری کە سەر بە ڕاگەیاندنی حکومەتی هەرێمی کوردستان هیچ پەیوەندێکی بەو ڕێنمایەدانە بۆچی ئەوان هاتوونەتە نێو ئەو ڕێنمایانە و هیوادارین هەمومان پێکەوە فشار دروست بکەین بۆ ئەوەی تیتکە ئەم ڕێنمانیان لەستە بواری جێبەجێکردن علاقە نەگەر هیچ نەبێتن ئێمە بتوانین لەگەر وەزارەتی ڕۆشنبیری و لەگەر لایەنە پەیوەندیدارەکانیش گفتوگۆیش کراوە ئەنجام بدەین بۆ ئەوەی پێکەوە لەگەڵ یەکە بتوانین ڕێنماییەکان هەرچی نەبێتن بتوانین گۆڕانکاری بەسەر ڕێنماییەکاندا بکەن. زۆر سپاس. زۆر سپاس. وەڵا وەزیر لە دوای دەرکردنی ڕێنماییەکان باسی لەو کرد ئەوە تەنها بۆ ڕێخستنی فرێکوێنسی کەناڵەکانە بەس ئێمە وەکو دەستگای میدیایی شارپێس لەوە نایبینین بە هەموو شێوێک لەگەر هەموو هەنگاوێکین بۆ ڕاگررتنی ئەو ڕێنمایانە بەڵام وەکو پێشنیارێک پێشمان باشە سەرەتا دانیشتێک لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری بکرێت لەگەڵ خودی وەزیر و ئەوانەی ئەو ڕێنمایانیان دەرکردیا بۆی بزانین مەبەستەکان نزیکۆلیان تێبین. مەسلەی دیاریکردنی و بڕەپارەیە بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی بۆ سەتەلایت من بە شخصی خۆم بکرم زۆر نۆرمالە ئەو پارەیە دیاریکرایە چونکە کەناڵەکانی خۆیان نایگرێتەوە هیچ کەناڵەی خۆیان ئامادەنیای 1 دینار بداتێت و پێشێلی ئەو باب ڕێنمایانەش دەکەن بەڵگەمان هەیە لە ماوەی ڕابردوودا داواکاری گشتی چەند ڕێنمایەک و ڕاگەاندراوێکی بڵاو کردەوە کە لە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن و نازانچی نابی میدیا زۆر پەلە بکە یان بچێتە شوێنی حەدەستداز کۆمەڵێک ڕێنمایی دەکرد بەڵام هیچ یەکێک لە کەناڵەکانی خۆیان پابەند نەبوون پێوەی. قۆناغی دوای ئەوە باڵێن کەناڵە تەلەڤیزیۆنەکان بە دیویشی دیکە چکە ئەوەی ئێستا دەکرێت ساڵێک زیاتر خەریکن چکە بەخۆم بەلەگە بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندی دانیشتووە وتی ساڵێک پێشستا گوتی ما خەریکی وا بە تشتی چۆنە دوای ئەوە نۆرەی سایتەکان و وێبتیڤیەکان دێت هیچ سایتێکی ئەوان باڵێن هیچ بە زمانە قسەکەن هیچ پێیجێکی حزبەکانی دەسەڵاتدار هیچ کاتێک نە ئیزراعاتیان لەگەڵ دەکرێت نە غەرامە دەکرێن نە ئاگادار دەکرێنەوە تەنها ئەوانی دیکەنە کە دەنجی ئازاد و سەر بخۆنە مەترسیەکە هەر هەموو بۆ سەرەوانە بەڵام دێن دیوێکی دیکە دەیانێ تۆسێک پیانو یاخود چوارچێوێکی ڕێگیریکردن بدەنە قۆسڵی وڵاتەکان بیدەنە یۆنامی بڵێن کاکە جان تۆمە سەرەتا دەرمان کردەوە ئەمە ڕێنمایە ئەمە لە چوارچێوەی دام مؤسسەی حکومیە ئەوە کەناڵی تەلەڤیزیۆنیەکانە پارەمان بۆ داوانە ئیجراعاتیان لەگەڵ دەکەین هەفتەی ڕابردوو ئاسایش داولێری بتم سکاڵە لەسەر کەناڵێک تۆما دەکەم نێکرێت ئێستا بۆشی نێتۆماکە بەڵام ئەگەر من بیکەم نەپێویستی بە بڕیاری دادگا هەیە نەپێویستی بە سکاڵات و مارکردنی هەموو ئیجراعاتێک دەکەن و اینجا دەبین ئەمە پەنابێنە بەردیویچ بکەم. یەکێک لەو ئەوانەی کە ئێمە پێمان باشە وەکو شارپێس ئێمە میدیا ڕۆژانە لەسەر شەقامەکان ڕووماڵی خۆپشاندان و گردنەوەی خەڵکی ناڕازی و موچە و نازانم چی و مەترسیەکان باشترین حەل پێمان وایە ئێمە ئەگەر ئەو وەزارەتە طبعاً دەیکەن ئاگادار هەر کاتێک بڕیاریاندا ئەو ڕێنمایانە وەک خۆی جێبەجێ بکرێت جویان لە کەس دەگرت ئێمەش مافی خۆمان هەیە بچین لە بەردەم وەزارەتی ڕۆشنبیری بە هەفتێکمان بگرین بەڵام جێداخە ئەوەی ئەمن دەبینم لە هەولێر ناسان پێتان گوتینێنە لەو هەموو دەستگا ڕاگەیان لەو هەموو خەڵکە لەو هەموو قەڵەمەی ئەی ڕۆژانە لە سۆشیال میدیا قسە دەکات قسەی گەورەیە ئامادە نییە دڵنیاشتان دەکەمەوە لەو عەدەدا ڕەنگە دوو سێدا سالی دیکە ئەگەر بڕیار بدەین سێ پێش ڕۆژ وەزارەتی ڕۆشنبیری هیچ مدیری دەستگایکی ئەلامی ئامادە نەبێتن ئامادە پایمەرەکەی بنێری هەواڵەکی دروستکەیانە لەگەر ڕێزم برادەرەکانم لێرکانە وەنەیە چاوەڕێوان نەکرد 20 دقیقە ببینێنەوە لە کاتێکدا کەناڵی تەلەڤیزیۆنینە مەترسیەکە ئەوەیە لەسەر منە لەسەر ئەوان نییە ئەوان داناکرێن ئەوان غەرامە ناکرێن کەناڵی تەلەڤیزیۆنی مایکێکی هەر تەحەدا دەکەم 15 ساڵ شێک دیدار غەرامەی ئەبەر بازی نەدایێت حکومەتی ئەوە مەترسیەکە لەسەر مەیە بۆیە پێم باشە نەچینە سەر ئەوەی ئەمە بە وەرەقە وەڵام بدێنێ وەزارەت و نازانم چونکە جێڕان ناکرێن لەو پێشنیاری ئەو بابەتەکە بچی ڕاستەخۆ لەگەڵ وەزیر و ئەو تیمەدار نشین بزانین ئەوان نێتێکی چیان هەیە جگەرەوەی لە پشتی فریکوێنسەکە دوای ئەوە کە زانیوە لە بەردەوام دەبن باشترین حەلەوەی ئەمە
لەبەردەم وەزارەتی ڕۆژنامەگەری ئیش خۆڕەکەیت. سوپاس. ئەو کاتتان باش. ئەم پێشنیار دەکەم یعنی پێشەوەی هەر ڕێنماییەکی لەو جۆرە دەربچێت هاوشێوەی پرۆژە یاساکان پرس و ڕاوێژ بە کەسانی تایبەتمەند بە بواری میدیا و خاوەنی باڵێن بەڕێوبەری کەناڵەکانی ڕاگەیاندن بکرێت بۆی جارێکی دیکە هەر کاتێک ڕێنماییەکی لەو جۆرە دەربچێت تووشی ئەو کێشە و گرفتانە نەبینەوە میتینگ و با بڵێن جۆرێک لە ناڕزایی تێدا دەرببڕێت و پەرلەمانی کوردستانیش چاودێری ئەم دەرکردنی ئەم ڕێنمایانە بێت. پێم وایە لەو دۆخی ئێستا کە وەزارەتی ڕۆشنبیری ئەم ڕێنمایی دەرکردووە زۆرێکە لە فرسەت هێنان بە نەبوونی پەرلەمانی کوردستان و پێشنیاز دەکەم کە یەکێک لەو خاڵانەی کە لەو ڕێنماییە باسکراوە شێواندنی زمانی کوردیە لە یەکێک لە خاڵەکانی باز لەو کراوە کە کەناڵەکانی ڕاگەیاندن نابێت ببنە هۆی هۆکاری شێوانی زمانی کوردی. پێم باشە زۆر بە وردی لەو ڕێنماییانە ئەگەر بێت و هەموار بکرێتەوە جەخت لەسەر ئەم خاڵە بکرێتەوە و زیاتر ورد بکرێتەوە چونکە بەڕاستی کەناڵی ڕاگەیاندن هەیە بە تایبەت لە با بڵێن دراما دۆبلاتکراوەکانی یاخود تەنانەت ئەم فیلم کارتۆنانەی بۆ منداڵانیش پەخش دەکرێت لە ڕاستیدا ئەو دۆبلاژانەی کە لی دەن وێڕای ئەوەی کە شێواندنی زمانی کوردیە پڕیشە لە جنێ و قسەی نەشیا و قسەی کۆڵانان. بەڕاستی پێم وایە وەزارەتی ڕۆشنبیری و جیهەتە معنیەکان هیچ چاودێریەکیان لەسەر ئەوە نییە و ئەوەی پەیوەندی بە قورسکردنی مۆڵەت و کۆتوبەندی کاری میدیایی هەیە پێم وایە زۆر باسکراوە هاوڕێیان لە سلێمانیش باسییان کردووە. بەڵام یەک خاڵی زۆر زەقی تێدایە کە پێم وایە ئەمەیان زۆر کۆتوبەندکردنە ئەمیش تەدەخولکردنی دەستگای با بڵێن فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانە کە پێم وایە بە هیچ جۆرەك مافی ئەوەی نییە تەدەخولی کاروباری میدیایی بکات لە هەرێمی کوردستان و ئەمە پێشێلکردنێکی زەقی مافی کاری ڕۆژنامەگەریە لە هەرێمی کوردستان. سوپاس. ڕاستیدا گەر ڕێنمایەکە کە دەخوێنیەوە دوو بابەت تێکەڵ کراوە مەسەلەن بابەتە تەکنیکیەکان ئەوە قەزیەکە کە دەکرێت قسەی لەسەر بکرێت لەگەڵ ئەو بابەتانەی ڕەبتی بە طبیعەتی ئیشی ڕۆژنامەگەری لەوێش دووبارە تێکەڵی هەیە بەشەکەوەی کە ڕەبتی بە ئازادی و بە شێوازی مامەڵی میدیایی هەیە بەشەکیش یعنی پەیوەندی بە شێوازی ڕووماڵ هەیە یعنی ئەوانە ئیتیچی ڕۆژنامە یعنی ئەوانە هەمووی بە بڕوای من لە ژێر یعنی بڵێن پەیدا یان مەسن لە ژێر بابەتی ئەوەی کەوا کاری فرێکۆنسی ڕێک دەخرێت کۆمەڵێک قەزیەتریان تێکردێکە ئەمە یعنی لە بۆ لێدانە لەوەی کاوەکەوەی کە جەنابەت باست کرد ڕێگانە یا پرۆژاسای میدیا ئەلکترۆنی بێتە پێش لە جێوە لەوێ یعنی زیان کردیتەوە کەمە لە ڕاستیدا پێم وایە ئیشی ئەو ڕێنماییە نیە ئەگەر قسە لەسەر فریکوێنسی بکات بێ سەرەسەرەوەی بکات کە چۆن دەستگای ڕاگەیاندن قەزیەک مەلەفەکی گەندەڵی ئەگەرەوەی لێ لە دنیای ئیشی ڕۆژنامەگەریات لە هەموو دنیا ڕادەوەست لەبەرەوەی بەشێکی گەورەی ئەوەیە کە ئەتۆ زانیاری دەست دەکەوێت مەسەلەن دیکۆمنتی دەست دەکەوێت بڵاوی دەکەوێت دەکرێت مەسەلەن تو قسە لەسەر کە دیکۆمنتێکی فەیک بڵاوکەوە بۆ منە حکومەت مافیەیە ئیجرات لەگە بەڵام دیکۆمنتە کە ڕاست بێت وەکو دەستگای ڕاگەیاندن دەست دەکەوی بڵاوی دەکەوە ئەوە لە جێ ئەوەی جاروی حکومەت لەسەرەوەی لە وڵاتان ڕووخا لەسەر دیکۆمنتێک کەسێقی دەستگاکەی نەگرێت بەڵکو چوونە بە دوای حەقیقەتی و دیکۆمنتی بڵاو کرایەوە لەبەرەوە بە بڕوای من یعنی لە ڕێ ئەوە لە ڕێ یاسای کاری بڵێنەوەی کە ڕەبتی بە خراپەکارنان ئامری ینی هەموو تۆڕەچیاندانا مەسا ئەگەر لەوێ نەگیرەی لێرە لەوێ نەگیری ینی سێ چوار فلتەر دانرا کە کەسمان یعنی هیچ باوەڕ ناکەم لە وڵاتەوە ئیشی ڕۆژنامەگەر بەم فلتەرەی کە دانرا لێکەجە هەر پێوە دەبی یعنیەوەی کاکە ژاریش باسی کرد هەموو ئەوانەش دیارە لە بۆ مەسەلەن ئاراستەکەی دیارە ڕووی لە چێ بە پێچوانەوەی کەوا زۆرینێ و دەستگانێ و پێشێکاریەوەی شەڕی داعشکە دەکرا من دەمانزان چێ بەڵام یەک کەس ئیزراعاتی لەگەڵ نەکرا لەبەرەوە لە ڕاستیدا پێم وایە بەشێکی زۆری ئەوای کە پەیوەندی بە ئیتیک و پەیوەندی بە بڵێن میساقی شەرەفێ لە نێوان دەستگاکان ڕەگات و چۆن مەسەلەن قەزیەک کە ڕوودا حاڵەتێکی کوشتن چۆن ڕووماڵی دەکەی وەکو دەستگاکی میدیای ئەوە دەکرێت سندیکا مەسەلەن لەگەڵ نوێنەری ئەو دەستگا ڕاگەیاندنەکان بێکەوە شتێک گەڵاڵە بکەن بتە یعنی پابەندیە کە ڕۆژنامەنووس دەستگاکان ڕاگەیاند خۆیان یعنی نەگووە لەسەرەوە بەنیەتە کە بیسەپێن یعنی ئەگەرەوەی لێوەگرێ قەزیەکە کە ڕاستە کوشتنەکە کوشتنەکە ڕاندی کۆم بەڵام ڕاندی سیاسیشی هەیە قەزیەکە
تو دەکرێ بڵێ لەبەرەوەی کوشتنە نابێت وەکو دەستگای ڕاگەاندن لەبەرەوە بە بڕوای من ئەو بەشە یعنی حەقە بە تەواوەتی لەو ڕێنمایە لا ببرێ بەبێ هیچ بێوەی کە قسە لا دەکەیت دەبی بە تەواوەتی ئەوەرکە بە سەندیکا بسپێردرێ کە چۆن ئەو قەزیەمەش زاین کێشە یعنی هەندێک حاڵەتەیە هەمومان ڕەنگە مامۆستا سەر نەمان زیاتر قسەی سەو بابەتەی کردی کە زۆر حاڵەت هەیە یعنی بریندارکردنی شعوری ئەو خەڵکەی کە قەزیانێ مەسەلەی مۆڵەت بڕوام کە لەو هەولێرە ئەمە ڕادیۆ دەناسم 3 ساڵی ڕێ خەریکیەوە بکە مۆڵەت وەرگن ئێستاش مۆڵەتەکان نەدراوازایین خۆزگە بە کاکسەتی بشم گۆ داوت نەکرات یعنی خۆ ناڵێن نادەنێ ئێستاش لە یەک دیکۆمێنیە پێیامەکە کە مۆڵەتت نادێنی دەڵێ ئەوەت نەقسە ئەوەت نییە ئەوە وەرەوە ئەوە یعنی 3 ساڵ بڕاو کە پێوە خەریک لەبەرێ ئەوەش کە مەوزوعی مۆڵەت دووبارە هیندرا وەڵا ئەگەر لە ماوەی 90 ڕۆژ مۆڵەتەکەت نەدرێتەوە بە دەستگاکە بە تۆمارکرا حساب خۆ ناڵێ دوای حەلەکەی دانەنا ئەدی ئەگەر بۆ نمونە بیانووی پێگرت لەو حاڵەتە چۆن یان مەسەلەن بۆ نماندەک پێوەری ئەساسی ئەوانە جێبەجێ بکات دوای هەر کێشەی لە بۆ دروست کرد ئیتر بە بڕوای من بە کۆی گشتی یعنی ئەوەی کە دوێنێ بیان پێرێ وەزیری ڕۆشنبیری قسە کرد گوتی ئەمە لە بۆ تەلەڤیزیۆن و رادیۆکانە لە ڕاستی لاوانی هەندێکی شمولی هەموو یعنی شێوازە ژانەکانی میدیا دەکە بەشەکیشی یعنی کە بڵێن پەیوەندیدارە بەوەی کە بۆ نمە تەلەڤیزیۆنە گیاس پەیجەکە بە یەک شێوە ڕووماڵی قەزیەکە دەکات و دووبارە ئەویش دەگرتەوە لەبەرەوە بە بڕوای مە برادران باسییان کرد دەبێت فشاری زۆر دروست بکرێت و بەداخەوە دەستگا میدیایەکان بە تایبەت تەلەڤیزیۆن و سەتەلایت یعنی بڵێن رادیۆکات زۆر لە بوارە کەم تەرخەمن نانە قەزێکەکە ئەمە ژوا دەکات زۆر بە ئاسانیان بابەتە بچێتە سەرەوە جارێکتر مەودای ئازادی ڕادەروین بەرتەسم بکرێتەوە بەڕاستی دەستان خۆش بێ ینی خۆزگە ئەم دانیشتنە پێش دەرکردنی ئەم ڕێنماییانە بواە خۆزگە وەزارەتی ڕۆشنبیری خۆی چەند مێزگردێکی ئاوای ئەنجام بدایە پێش دەرکردنی ئەو ڕێنماییانە کە ئەمە یەکێکە لە کەم و کورتی ئاساسیەکان کە ئەوان حسابیان بۆ نەکردووە بەڕاستی و هەر ئەبوو لەم دانیشتنەشان نوێنەرێکی وەزارەتی ڕۆشنبیری هەبوایە کە تاوەکو ڕاستەوخۆ ئێمە هەنێک تێبینیمان ئاراستەی بکردایە بەڵام بەداخەوە دیارە حەزوریان لێرە نییە بەڵێ ئێمە وەکو کاک ئیبراهیم بەڕێز کاک ڕەحمان ئێمە وەکو کەسانی پسپۆر بەڕاستی هەمیشە لەگەڵ ڕێکخستنەوەی میدیای کوردی داین هەمیشە لەگەڵ ئەوە داین کە ئەم فەوزایەی هەیە ئەو پاشاگەردانیەی هەیە تا ڕادەیەکی بەرچاو ینی حسابی بۆ بکرێت بوەستێندرێت کەم بکرێتەوە بەڵام لەگەڵ سانسۆرکردنانی من تێناگەم یعنی بەڕاستی کە ئەو دەقەم خوێنەوە هەستم کرد گەڕامەوە بۆ کۆتایی سەدەی ڕابردوو هەستم کرد یا ڕێنماییەکە بۆ کۆتایی سەدەی ڕابردوو بۆ کۆتایی نەوەکان نووسراوە نەک بۆ ئێستا آخر معقول نییە یاسای کاری ڕۆژنامەنووسی کە لە 2007 دەرچووە لەم ڕێنماییە باشتر بێ آخر وەزارەت بەڕاستی من تێناگەم چۆن دەست دەبا بۆ ڕێنماییەک دژی یاسا یعنی ئەو سەلاحیەتەی لە کۆ هێناوە ئەمە زۆر گرنگە بەڕاستی کە پێویستە حسابی بۆ بکرێت ئەو بەڕێزانەی کە ئەم ڕێنماییان داڕشتووە من دڵنیام بە هیچ شێوەیەک حسابیان بۆ واقعی ئێستەی میدیای کوردی نەکردووە بە هیچ شێوازێک ڕەچاوی پێشکەوتنی تەکنەلۆژیا و فۆرمە تازەکانی میدیایان نەکردووە چۆن ئەوان دەیانەوێت خەڵک لە ئێستاە پراکتیزەی ئازادی ڕاستەقینەی خۆی لە ڕێی سۆشال میدیاوە ئەکا کە لە دنیادا هیچ سوڵتەیەک نەیتوانیوە ئەم ئازادیە کۆنتترۆل بکە و کۆنتترۆڵیش ناکرێت ئەوان چۆن ئەیانەوێ ئازادیەک کۆنتترۆل بکەن بۆیە ئەم واقعە بە هیچ شێوەیەک لە بەرچاو نەگیراوە وەکو پێویست ئاشنای ئەم بارودۆخەنین بەڕاستی لێرە و لەوێ هیچ حسابێکیان بۆ نەکردووە ئەگەر ئەوان بەڕاستی ئەیانەوێت فەوزای ناو سۆشال میدیا کەم بکەنەوە بە بەرتەستکردنەوەی ئازادی ڕادەربڕین نابێت باواز لە سپۆنسەرکردن بێنن ئەم هەموو پەیجا و ئەم هەموو ئەکاونتە بێدایک و باوک و فەیکەمان هەیە هەر بەلابردنی ئەمانە بۆ خۆی واقعی میدیای ئەلکترۆنی کۆنتترۆڵە کرێ لە پێم وایە هەڵە نەبم لە مانگی 2020دا پرۆژە یاسایەک دەرچوو کە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا لە
پەرلەمانی عێراق و لێرە و شەقامی بەڕاستی لە خۆی تۆراند خەڵکێکی زۆر ناڕەزایی دەربڕی ئەگەر چی بۆ خۆی ئەم ڕێنماییش دەنگە ناڕازیەکان زیاترە وەکەوەی کە من سەرنجم دابێت لەو کەسانی کە متتەفقن لەگەڵ ئەو ڕێنماییە ئەو یاسایەشی کە بۆ ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنی دەرچوو بە خۆشحاڵیەوە وەستێنرا وەکو کاک ڕەحمان ئاماژەی پێکرد بەڕاستی ئەویش بە هەماشێوە دژی واقع و دژی بەرژەوەندی ڕۆژنامەنووسان بووە وەکو پێویست بۆیە یعنی لەو یاسایەیە کە هەندێکی لێرە ناڕاستەوخۆ لەم ڕێنماییە هەست پێ یەکەم لە یاسای ڕێکخستنەوەی کاری ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنیدا بەڕێزان باوەڕتان هەبێت سوودیان لە یاسای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر وەرگرتە بوو بۆ سزادانی ڕۆژنامەنووس ئەمەش بە هەمان شێوەیە ئەم یاسایە ئەم ڕێنماییە بە هیچ شێوەیە قووەتی قانونی نییە چونکە لە دادگا جێبەجێ ناکرێ ئەوە کەسانی یاساناس ئەتوانن لەبارەیەوە زیاتر قسە بکەن بەڕاستی چکە من پسپۆڕی یاسانی بەڵام وەزارەت ئەتوانێت سزا دەرکا نەک دادگا ئەیکەواتە ئەم هەموو سزایە چییە لەم ڕێنماییە یعنی بە تەواوەتی پێچەوانەی واقعی یاسای کاری ڕۆژنامەنووسیە پێچەوانەی بەرژەوەندی گشتیە پێچەوانەی مافەکانی ڕۆژنامەنووسە ینی بە هەموو شێوەیە پێچەوانەی واقعی ئێستاە بە کوردیەکەی ئەیانەوێ بەم ڕێنماییانە لە ماهیەتی میدیا کەم بکەنەوە ئەمە لەلایەکی تر حکوومەت خۆی ئێوێ ببێتە خاوەنی ئازادی ڕۆژنامەگەری خۆی ئێوێ پێت بڵێ ئەمە بکە ئەمە مەکە ئەمە هێڵی سوورە ئەمە هێڵی سوور نییە و چەند سەرنجێکی تر بەڕاستی یەکێک لەو شتە مهمانە کە من سەرنجم یاوە ئەم ڕێنماییانە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە دەرناکرێت ئێمە چۆن لە پێشەوە هەمیشە هەوڵمان داوە وەکو کەسانی پسپۆر لە ڕێگەی چەندین کۆنفرانس و سێمپۆزیۆم و دانیشتنی زانستیەوە داوامان کردووە تکایە میدیا لەگەڵ ڕێزما بێخاوەنە بەو واتایەی مەرجعیەتێک نییە ناوەندێکی باڵا نییە کە سەرپەرشتی پرۆسەی میدیا بکە لە هەرێمی کوردستاندا مەرجعیەت بەو واتایەی لایەنێکی سەربەخۆ بێ دەی ئەمە وەزارەت ئەم ڕێنماییانەی داناوە ئەم ڕێنماییانە چۆنە بێ وەزارەت داینێ ئەبێ ناوەندێکی سەربەخۆ دایبنێ بەڕاستی لە خارجی قووەتی وەزارەت و لە وەزارەت و ئەو بەڕێزانەی کە بەشدارن لە دانانی دەبێت دەستەکە بە تەواوەتی سەربەخۆ بێت دوور بێ لە دەستێوەردانی حکومی و حیزبی کە ئەمە زۆر گرنگە بەڕاستی ڕەچاو نەکراوە دوجار ئێمە پێویستمان بە ڕێنمایی نییە بەڕاستی ئێمە پێویستمان بە یاسایە وەکو بە ڕێزانە باسییان کرد هاواری دنیامان کردوتمان تکایە ئابدێتی یاسامان بۆ بکەنەوە یعنی خەریکەوامان لێکەن مەمنونی یاسا کۆنەکەی 2007 بینەوە کە چەند ساڵە ئێمە هاوارەکەین ئابدێتی بکەنەوە هەمواری بکەنەوە ئێستا ئەیانەوێ بە ڕێنمایی چارەسەری ئەم وەزع بکەن شتی وا نابێ ئەمە دوورە لە هەموو پرینسیپەکانی کایی میدیا بەڕاستی یەکێکی تر لەو شتانە ئەوە من دووبارەی ناکەمەوە کە چەند دەستەواژەی مەتاتی و لاستیکی تایە کە فرەڕەهەندە فرەواتایە هەر کەسێک دەتوانێت بەڕاستی بۆ خۆی تەحەکومی پێوە بکە هەر وشەیەکی چەند واتایەکی زۆرە بەخشێ کە من هەنێکیانم بەڕاستی دەستنیشان کردووە ئاسایشی نیشتیمانی و بەرژەوەندی گشتی و پابندبوون بە ناوەڕۆکی میدیای من چەند جارێک خوێن و بەڕاستی هەر لی تێنەگەشتم یان شتێکی تر لەو بابەتانەی کە ئاماژەی پێکردووە ڕێکلامی بازرگانیە لە چوارچێوەی ناساندنی چەمک و ئامرازەکانە دەی آخر ڕێکلام ئامراز نییە تۆ پێشتر ئێمە لەلایەن کەسانی پسپۆڕەوە یاسایەکمان دەرکرد بۆ ڕێخستنەوەی ڕیکلام لە هەرێمی کوردستانە کەچی دیسانەوە ئەوەشیان کردەوە بە ڕێنمایی کەچی ئەم ڕێنماییە دژی ئەو ڕێنمایی خۆیانە یعنی هاتووە لە ماهیەتی ڕیکلامی کەم کردوێتەوە وەکو ئامراز ناسانێتی بەڕاستی ئەمە کارەساتە و هەروەها باسی شتێکی تر کە ئەمەیان پسپۆڕی خۆمە بە تەواوەتی تێکەڵیەکی زۆر هەیە لەگەڵ ئیتیکە کۆمەڵێک لایەن هەیە ڕێک خودی ئیتیکە کراوە 22-23 خاڵە باس لە ناوەڕۆکی کایی ڕاگەیاندنەکە ئەوان وەکو ڕێنمایی ئاماژەیان پێکردو بەڵام خۆی لە خۆیدا ئیتیکە دەی ئێمە چەند جار هاوارمان کردو وتمان ئێمە پێویستمان بە ئەنجومەنی باڵا هەیە پێویستمان بە بەڵگەنامەی شەرەفێکی گشتگیر هەیە کە لە ڕێگەیەوە دەستگاکانی ڕاگەیاندن
بۆ خۆیان میساقی شەرەف دابڕێژن کە پابەندی بنەما ئیتیکیەکان بن بەڕێزانم بنم ئەمانی کە ئەمان ئاماژیان پێکردەوە وەکو ڕێنمایی و سزایان بۆ داناوە دوجار ئەمە مەسەلەیەکی وجدانیە پەیوەستە بە خودی ڕۆژنامەنووسەکە خۆی چۆن ئیتیک ڕێنمایی بۆ دەرەکرێت بۆیە ئەم بابەتانە بەڕاستی هەمووی کەم و کورتیە کە ئەبوو ئەمانە هەمووی بە دانیشتن بواە پێشوەختە ئەبواە سوودیان لە توانای کەسانی پسپۆر وەرگیرایە دەبوو بە پێش دەرکردنی ڕێنماییەکە ئەم دانیشتانە بکرایە بەڵام دیسانەوە من گەشتبینم بەڕاستی لەبەرەوەی ئەم ڕێنماییە تا ڕادەیەکی زۆر ئەستەمە قبوڵ بکرێت ئەمە دیدگای خۆمە بەڕاستی لەلایەک یەک لەبەرەوەی دەنگی ناڕازی زۆرە لەلایەکی تر هەر خودی ڕێنماییەکان پێچەوانەی هەموو ئەو یاسا و ڕێنماییانەیە کە لە ساڵانی ڕابردوو خودی خۆیان دەریان کردووە و سپاسدانەکەم. سڵاو ڕێز بەڕێزان خۆشحاڵم لێرە بتوانم چەند سەرنجێ بخەمە ڕوو لەبارەی ئەم دەقی ڕێنمایی کە هەیە بەڵام پێشتر باس لە واقعی ئێستا بکەین ئەم ڕێنماییە دەرچووە ئەم ڕێنماییە لە ڕۆژنامەی وەقایع بڵاو کراوەتەوە و بە پێی ڕێنماییەکە ئەبێ میدیا و میدیاکاران تەنانەت بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکانیش لە ماوەی 3 مانگدا خۆیان لەگەڵ ناوەڕۆکی ئەم ڕێنماییە بگونجێنن یعنی ئەمە بڕیاری کۆتایی وەزارەتەوە ئەوەی من ئاگادار بم و گوێم لێبوو بێ ئەم دەنگانەی کە هەیە ناڕازین نەگەیشتوتە ئەو ئاستەی ببێتە فشارێکی گەورە لەسەر وەزارەت کە پاشەکشێ لەم ڕێنماییە بکات و ئەم ڕێنماییە ئێستا حکمی لە جێبەجێکردنە ئیتر بەرکار ئەبێ لە دوای بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی وەقایە ژمارەی ئەو دەنگە ناڕازیانە ژمارەی ئەو سەرچاوە میدیایانەی کە لەگەڵ بەرەی خەڵکن هەتا دێ کەمترە بێتەوە ڕەنگە بە پەنجەی دەست بژمێردرێ سەرم یەشاندن زۆر سوپاس. زۆر سوپاس بەنای خوا وەڵا هەر بەڵگە لەسەرەوەی کە قۆڵنتان کرد ئەو برادرانێک کە مداخەلەیان کرد دیار نەبوونی مایکەکانی کەناڵەکانی دەسەڵات بەڵگەی لەسەرەوەی ئەو ڕێنماییە لە وەقایع جێبەجێ دەکرێ و دەژبووە ئەمە وازەحە یانی پەیامەکە ئێوە بۆی ئەم لۆبیا فراوان بی و ئەم لۆبیە شوێنی خۆی بگری ئەگەر ڕۆژنامەنووسەکان لە بینی یەک دەیان مێزگرد و چالاشی ئەنجام بدەن هەوڵ بدەن کەڤەرەکی وای بکەن کە مواسساتی دەوڵەت بەشێک بێ لەم حاڵەتە ئەویش ئەوەیە جەنابتان من لە یەکەم و تا ئەخیر سەرنجی ئەومدا ویستم بزانم کامتان تەرکیز لەسەر بابەتی جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری دەدەن کە ئەم ڕێنماییانە بە تەواوی پێچەوانێ ئەم یاسایە یعنی بۆ زانیاریتان هەمووتان داکۆچیکار بن لەسەر ئەوەی لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەی هەشت ڕێنماییەکانی دەرچوونی جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری لەلایەن دەستی سەربەخۆی مافی مرۆڤ و ئەنجومەنی وەزیران ئامادە کرایە لە کابینەی هەشت یعنی نزیک 7 ساڵ 6 ساڵ پێش ئێستا بەڵام جێبەجێ نەکرایە تەحویل کرا لۆ کابینەی نۆ دواتر کابینەی نۆ بە ناوی ڕێخستنەوەی ڕێنماییەکان یان ئەوەی کە پێی دەگوترێت فەرمانگەی میدیا و زانیاری کە معنی بوو بە بابەتی میدیا و زانیاری دووبارە ڕێنماییەکان ئەو سەرنجانەی هەموو ڕێکخراوە ڕێنماییەکانی جێبەجێکردنی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە و خودی ئەنجومەنی وەزیران ڕازیە هیچ ئیشکال نییە بەڵام ئێمە نازانین تەنها پێویستی بە دەرکردنی یەک گشتاندن هەیە لە کاتێکدا یاساکە کە یعنی نافیزەوە دەبێت جێبەجێ بکرێت بەڵام بیانووی جێبەجێ نەکردنی یاساکە جەنابتان ئاگادارن بە تایبەتیەوانی لە بعدە یاساییەکەشەوە سەیری دەکەن مبرراتی موسساتی حکوومەت کۆمپانیاکان منەظەمات هەموو بەشەکانی کە لە یاساکە شمولیان دەکەن مبرریان ئەوەیە کە ڕێنماییەکە لەبەردەستیان نییە کە ڕێنمایی تعبیرە لە ئاسانکاری بۆ جێبەجێکردنی یاساکە بۆیە ناتوان یاساکە جێبەجێ بکەن ئەنجومەنی وەزیرانیش تا ئەو لەحزەیە ئامادەیە دەکۆبنەوە بکە بۆ ئەم ڕێنماییەی ژمارەیەک بەڵام ڕێنماییەکەی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری ئامادەشە و حازریشە و تەزدیقیش کرایە و ناردراوە بۆ ئەنجومەنی شورا پەسەندی کردە ناردوویەوە بەڵام ئەم ڕێنماییە دەرناکەن بۆیە ئەم ڕێنماییە تۆماتیکیان تەجاوزەکی وازحە لەسەر یاسای مافی بەدەستهێنانی زانیاری و ڕێنماییەکانی یاسای مافی بەدەستهێنانی زانیاری کە ئەگەر بێت و
ئێستا هەر هەوڵک بدرێ بۆ ئەوەی بگۆتری ئەم ڕێنماییە ڕابگیرێت جەنابتان دەزانن بەداخەوە یەک لە هاوڕێیان وابزان کاک حیدەر و ئاماژەی پێکرد ئێستا وەقایعی کوردستان بۆتە بابەتێکی حەی بۆ ئەوەی بەپەلە هەموو ئەو بابەتانی کە بویسترێ زوو بگا و زوو یعنی کەڤەرێکی قانونی و یاسایی وەربگری وەقایع بەکاردێنرێ پرسیارەکە ئەوەیە دەستگاکانی ڕاگەیاندن دەستگا میدیاییەکان پسپۆڕان شارەزان ئەوانەی لە خەمی ئەم بابەتەن پێویستە لەم سێ ڕەهەندەوە ئیژەسان بابەتە بکەن یەک دەرکردنی ئەم ڕێنماییە وەکو باسم کرد داوا بکرێ کە هەم یاسای مافی بەدەستێنانی زانیاری و هەم ڕێنماییەکانی مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ بکرێ خۆزگا و ڕۆژنامەنووسانم بدیت بە خێمەیەکیان لە بەردەمی دەستێ سەربەخۆی مافی مرۆڤ هەڵدابات بەس یەک ڕۆژ نیان هێش بە تیمی دەستەی مافی مرۆڤ و دەستەی مافی مرۆڤ دەوام بکەن پێیان بڵێن کە ئەوە دەستەی مافی مرۆڤە دەبی بچی شەڕەکە بکە لە ئەنجومەنی وەزیران بۆ نمونە ئەم ڕێنماییە جێبەجێ بکرێ بەڵام نەک هەر مووقیفی وامان نەبینی لە ڕابردوو تا ئاسی بەیاننامەی هاوەشیشمان نەبینی لە دەستگا میدیاییەکان بۆ ئەوەی کە باس لە جێبەجێکردنی ڕێنماییەکان بکەن کە مەفروض بوو خۆتان یعنی دەستگا میدیاییەکان شەڕ لەسەر ئەم ڕێنماییە بکەن ڕێکخستنی ئەم ڕێنماییە دوایە هەردوو هاوڕێم وەکو مامۆسای جامیعە کاگەرسەلان و خوشکە بەڕێزە ئاماژیان پێکرد بەڕێزان لە یاسای مافی بەدەستێنانی زانیاری مادەی 14 بە دەرەکانی وازح کردیە یعنی ئەو بابەتانی کە پەیوەستە بە ئەمنی قەومی و ئەوەی کۆمەڵک ناوی مەتاتی هەیە عادەتەن سەمکی مەتاتی هەیە دێ ئەمە باس کرایە و هەمووشمان ڕازی بوون پێی یعنی وێڕای ئەوەی هێشتا سەرنجمان هەبوو لە یاسای مافی بەدەستێنانی زانیاری بەڵام ئەضعف الئیمان ئەگەر یاسایە جێبەجێ بکرا بە زۆر باش دەبوو نەدەگەیشتە ئەم ڕێنماییە و جێبەجێ نەکردنی یاسای مافی بەدەستێنانی زانیاری دەرنەکردنی ڕێنماییەکانی ڕێگەی خۆش کرد بۆ ئەم ڕێنماییە لە نێوان دوو کەوانە لۆ ئەم بابەتیان ڕسمینی ئەم قسەیان محەمەدە فەرمانگەی میدیا و زانیاری ئامانجیتی هەموو بابەتەکانی پەیوەستە بە میدیا بە نووسین بە بڵاوکردنەوە بە سۆشیال میدیا ئەوەی کە ناوی قسەیە مرکزی بکە یعنی فەرمانگەی میدیا و زانیاری ئەرکەکەی ئەوەیە دانراوە بۆ ئەوەی ئەم بابەتی کە ڕەبتی بە سەحافە میدیا هەرچی هەیە مرکزی بکە ئەم بە مرکزی بوونش تەواو بەشێک لە هاوڕێیان ئاماژەیان پێکرد پێچەوانەی تەواوی بنەماکانی مافی مرۆڤ و بنەماکانی ئازادی ڕادەربڕینە تکایە پشت ببەستین بە ڕێکەوتنامە نێودەوڵەتیەکان تکایە پشت ببەستین بە بنەما نێودەوڵەتیەکان تکایە ئەو مەسەجە بگەینینە یۆنامی و ئێن لەوەی ئەوان بێنە سەرخەت کە راپۆرتی تایبەتیان هەیە بەردەوام لەسەر بابەتەکانی ئازادی ڕادەربڕین بۆ ئەوەی ئەوانیش ببنە بەشێک لە فشاری ئەوەی کە خۆیان لۆبیە جگە لەوەش جەنابتان دەزانن ئەوەی کە ناوندراوە وەزارەتی ڕۆشنبیری و فەرمانگەی میدیا و زانیاری کۆبنەوەی هاوبەشی یەکێتی و پارتی بووە یعنی کۆبنەوەی هاوبەشی یەکێتی و پارتی بووە لۆ ئەو بابەتەی کە هەیە لۆ دەرەوەی میدیاکانی خۆیان تکایە بفەرمونون ئەم گروپە ئەم تیمە ئەم خەڵکی کە کۆبوونەتەوە لە خەمی ئەم بابەتان بەر لەوەی سەردانی وەزارەتی ڕۆشنبیری و هەر شوێنێک بکەن بڕۆن یەکێتی و پارتی ببینن بڕۆن بەشێک لەو قیادەی یەکێتی و پارتی ببینن کە لەگەڵ ئازادین کە لەگەڵ ئازادی ڕادەربڕینن کە خۆشیان ئێستا قەنەعەتیان پێ نییە من قسەی بەشێک لە قیادەی ئەو دوو حیزبەم پێیە کە پێیان ناخۆشە بڕۆن ئێوە ئەوانە ئیسیسمار بکەن بڕۆن ئەمانە وەربگرن ئەوانە با ببنە پاڵپشت لە ڕابردوو لە بەرامبەر پرسێک کە دەهاتە پێش جەنابتان ئاگادارن بەیاننامە دەردەکرا و سەدان ڕۆشنبیر و مسەقەفین و کادیری حیزبیش زۆر جار بەشداریان دەکرد بەشدار دەبوون ئەم پەیامە بگەینە قونسوڵخانەکان بگەینە نوێنەرایەتی وڵاتان بەشێک لە ڕێکخراوی نێودەوڵەتی ئێستا لێرە پاڵپشتی ئازادی ڕادەربڕین دەکەن راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هێشتا حەبرەکە وشک نەبووەکو دەڵێ کە بە تەواوی دایان سەرنجی لەسەر بابەتی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان خستۆتە ڕوو بڕۆن سەردانی قونسوڵخانەی ئەمریکا بکەن کە لە ئێستادا لەسەر ئەو بابەتە زۆر بە جدی کار دەکەن بۆیە یعنی ئەو پەیامە بگەینە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەرکەکی یعنی ئەرکەک بخەنە سەریان بەوەی کە بڕۆن بە دەستەی مافی مرۆڤ بڵێن نامانەوێت ئەو ڕێنمایە جێبەجێبی لەلایەک دەمانەوێت ڕێنمایی جێبەجێکردنی یاسای مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێبی بڕۆن بە دەستەی مافی مرۆڤ برێن لە پڕگەی یەک لە مادەی چوارەم کە ئاماژە بە چاودێریکردنی یاساکان دەکات لە هەرێمی کوردستان وەرن یاسای ژمارە 35 تعدیلکەنەوە ئەو یاسایە وەکو بەشێک لە هاوڕێیان ئاماژەیان پێکرد 180 ئەوەی کە لێرە باسکراوە لەوێ تایەتی 120ەکەی دیکەی لایانی عقوبە و سزایەکەیەوە لە قانون عقوباتی عراقی وازحە خۆسڵیان نەکردیتەوە ئەگەر ڕۆژنامە نووسەک شتێکی کردبی
کەی ئیش بە یاسای ژمارە 35 کرا تا ئێستا خەممان بی هەر یاسای عقوباتی عراقی ئیشی پێ دەکرێت جگە لەوەش ئەوەی کە گرنگە یعنی هەمومان هاوڕێیان دڵنیام ئێوە کە خۆتان وێنەدانی بەشێک لە دەستگا ڕاگەیاندنەکانن وەڵام نابی برێن بەشێک کەمترین چونکە حەسەب مایکەکە و حزور ئەوەی کە لە کوردستان بە ژمارە باز دەکرێت ئەوە دەکات 102 یعنی دەبی لە 98 دەستگای ئێستا لێرە نەبی حەسەب ئەو تۆمارەی هەیە بەڵام دیارە بەشێک لە برادەران ئاماریان پێ کە کەناڵ هەیە 4 ساڵە تۆماریشی نوێ نەکردەوە کەناڵ هەیە نازانم چی کەناڵیش هەیە 3 مانگە بۆ نمونە ئوجوری نازانم چی نەدایە لاەنفەنێ کە ڕەنگە زۆر شارەزان نەبمە ئەوسەمکانە بەڵام داخواکری بابەتە چی نەدایە بە 3 مانگە دای دەخەن کەناڵەکە ناکاو شاشەکە نامینێ بۆ نمونە بەڵام ئەگەر ڕێنماییەکانی یاسای مافی بەدەستێنانی زانیاری جێبەجێ بکرێ هەموو ڕێنمایی و بابەتەکان کە باتڵە زۆر پرۆفشناڵە زۆر باشە هیوادارم ئەم لۆبیە بەهێزتربی و بەجددیە من ڕێنماییەکان کە بینیم هەستم کرد ئەو ڕێنماییە جگە لەوەی کە گەڕانەوەی هەموو بابەتەکانە لۆژێر چەتری دەستگای ئەمنی و چاودێریکردنی ئەمنی و قورسکردنی غرامەکە ئەمە بە کورتی ئاخیری بەوە دەسی وەک ئەوەیە ئەو کەسەی چۆ مقابلەکەی بۆی لە شوێنە گوەربژیرێ لە نێوان کوڕکچەکە پێیان گوت ناوی 1 ملیۆن شەهیدەکەی جەزایر بژمێرەی وەردەگرێت ئەوە جوایە یعنی ئەوەندە ڕێکاریان داناوە پێ دەڵێ سایت دانێ کەناڵ دانێ تەلەڤیزیۆن دانێ بەڵام بڕۆ ئەم کارانە بکە یەک کەس لە ئێستادا لەو مەرحەلەی گروپ 3 کەس کۆ ببنەوە بچن مۆڵەتێک تەقدیم کەن لە وزارەتی ناوخۆ ئەیلا یەکەکیان کێشەی هەیە ئەیلا کێشە بۆ مانایی کە وزارەتی ناوخۆ بە کێشەی دەزانێت ئەیلا یەکێک لە 3 کەسەکەی کە تەقدیمی ئیجازەک دەکەن شتەکەت هەیە حسابەکەت لەسەرە وەکو چۆن ئێستا کاری ڕێکخراوە ناحکومیەکانیان بە هەمان ئەم دەردە بردووە نە ئیجازە دەدرێت نە نوێ دەکرێتەوە کۆمەڵک ڕێکاری توندیان دانایە ئەمە زەنگێکی باش نییە مە هیوادارین ڕێک بخرێتەوە وەکو دەستێ مافی مرۆڤ لە خزمەتدان پێشوازیتان دەکەین ڕاستپارەکانتان ئامادە بکەن وەرن ئەگە دەستێ مافی مرۆڤ تا ئەو شوێنەی ئەرچی بوو هەندێک کەش زیاد دەکەین لە ئەرکەکەی 3 مادەی ئەرچی مافی مرۆڤ ئەم کارەیە ئەرچی چارەمیش ئێوە لە سەرمان زیادکەن ئەرچی پێنجەمیش دەرگەمان لێ بگرن خۆمان پێ دەکرێت بە هەمومان سوپاسان دەکەین